ئێران لە هەوڵایە بۆ ئەوەی ڕەوشی عێراق ئاسایی بکاتەوە و داوا لەلایەنە سیاسیەکانی عێراقەکات و ئاگاداریان نەکاتەوە کە ڕازی بن بە ئەنجامی هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. من وێ گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەم بە میوانداری نازم دەباغ نوێنەری حکوومەتی هەرێم لە تاران ڕاستەوخۆ لە تارانەوە میوانی هەواڵەکانی کاتژمێردووە. کاک نازم بەخێر بیت. ئەم هەنگاوی ئێران چۆن دەبینن کە داوا لەلایەنەکانەکات ئاگاداری کردوونەتەوە پەیامی هەیە کە وەرن دانیشتن و بە ئەنجامی ئەم هەڵبژاردنە ڕازی بن؟ دیارە کۆماری ئیسلامی ئێرانی وەکو هەمیشە تاکیدمان لەسەر کردوێتەوە ئەمن و ئاسایش و بەرقەراری لە عێراقا بەلایەوە گرینگە. بۆیە هەمیشە بە دوای دۆزینەوەی چارەسەری کێشەکاندا دەگەڕێ و لە ڕێگای پەیوەندی تایبەتەکانیشی هەوڵ و کۆشەکانی خۆیاندا و بەڕێز سەردار قاعانی لەم سەردانەیدا بەشێ لە کارەگرنگەکانی ئەوە بۆ چۆن ئارامی لە عێراق بەرقەرار بێ و چۆن ئاشتەوایی بەرقەرار بێ و چۆن بتوانن هەمویان پابەندی ڕێسا و یاسایەکانی حکوومەتی عێراقی. ئێران چۆن ئەتوانێت ڕۆڵێکی کاریگەری هەبێت بە کوردەکەی چۆن ئەتوانێت وا لەلایەنە سیاسیەکانی عێراقکە بە تایبەتی ماڵی شیعە کە گوێڕایەڵی بن و بسازێن لە نێوان خۆیانە؟ من دیارە پرسیارەکەی تۆ یا ئەوە تا ئەبێ ئەم گروپانە جۆرێ لە ئینتیمایان هەبێ بۆ کۆماری ئیسلامی ئێران کە هەمیشە لە ڕاگەیانەکان تاوانبار دەکردن بەوەی کە پابەندی هینەکانی ئێران سیاسەتی ئێران یاوە تا دوورم بە بڕوای من لە نێواندا لە نێوان ئەوەی وەکو لایەنێکی سیاسی لە عێراق هەموو لایەنەکان لە کاتی خۆشی لە پەیوەندیدا بوون لەگەر کۆماری ئیسلامی ئێرانی و کۆماری ئیسلامی ئێرانی لەو کاتانەی پێویستیان بۆ هاوکاری کردوون و ئەمانش هاوکاریان کرد. بۆیە بە بڕوای من لە ناوماڵی شیعە ئەتوانن ئەو ڕۆڵە بدینن چونکە تا ئێستا مەرجعیەتی شیعە بە تەواوی ساغ نەبووتەوە کە لە عێراقا سەر بەخۆیە یا سەر بە مەرجعیەتی شیعەیە لە کۆماری ئیسلامی ئێرانی لە قوب. من پێم وایە تا ئێستا ئەو خەتە لە ئارادایە ئەو ڕێگای لە ئارادایە کە بتوانن ڕۆڵیان هەبێت چ لە ڕێگای شیعەگەرایی بێت چ لە ڕێگای دۆستایەتی پەیوەندیەکان بێ هاوکار بن بۆ ئەوەی نزیک بوونەوە لە نێوان ڕیزەکانی شیعەدا بکەن. واشیان بینین کە زۆرینەی سەرکردەکانی شیعە ئێستا کە لە ناو ئینتیخاباتە بەشەیان دەنجی زۆریانی ناوە بەشە دەنجی کەمیان هێناوە پابەندن بە دۆستایەتەکانی خۆیان لەگەر کۆماری ئیسلامی ئێرانی و پێشوازیش لە شاندی کۆماری ئیسلامی ئێرانی دەکەن و توێژیان لەگەڵدا دەکەن. باشە، من پرسیارەکەم ئەوە نەبوو بەڵام مادام خۆ باسی ئەو بابەتە و کرد حەزەکەم لەسەر ئەو بابەتەش کە ناو بەناو باسەکرێت پرسیارێکە لێ بکەم. لە شەقامی عێراقی ناو بەناو لێرە و لەوێ ڕاگەیاندنەکان لایەنە سیاسیەکان هەندێکیان باز لەواکەن کە دوو جۆر گروپی شیعە هەیە، هەنێکیان وەلایان بۆ ئێرانە هەنێکیان وانین. ئەم قسانەی لێرە و لەوێ ئەکرێت ناو بەناو لە عێراق بوونی هەیە لە ئێران لە شەقامی ئێرانیە؟ وەڵای ببورە من پرسیارەکەی تۆ مشتێ لەو کاتەوە خۆی گوێم لێ نەبوو بێ بیر و بچنی خۆم بەشێکی لەو مەتنەشی تێدا بوو کە من وەڵام داویتەوە وەکو باست کرد ینی پەیوەندیەکان لە نێوان لایەنەکانی شیعە و سوننە و کوردی عێراقیش لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانی تا ئێستا پەیوەندیەکانیان باشە. ینی من وای دەبینم کە هەمیشە هاوکاری و هەماهەنگیان هەبوو بێ بۆ داڕشتنی بەرنمەیەکی سیاسی ئەو تۆ لە عێراقدا کە بتوانن زیاتر ئەمن و ئیستیقرار هەبێەوە هەروەها حکوومەتەکەش لەو بەرنمەی کە هەیەی لە چوارچێوەی دەستوری هەمیشەی عێراقی سەرکەوتوو بێ. بەڵێ، قاعانی داوای لەلایەنە کوردیەکان کردووە، چه داوایەکی هەبوو، چه داواکاریەکی هەبوو پێی زانیاریەکانت؟ من پێم وایە بە پێی بۆچوونەکانی خۆم و هەتا برین زانیاریەکانیش قاعانی تاکیدی لەسەر ئەوە کردوێتەوە کە ماوەیەک پێشەسا جارێکی کە سەردانی هەرێمی کوردستان واتە هەولێر و سلەیمانی کرد و ئاگاداریان کردنەوە کە پێویستە کورد نەکەوێتە ناو جێژاوە و کێشەکانی شیعە لە عێراقدا چاوەڕێ بکەن پەلە نەکەن و شیعەی عێراق کێشەکانی خۆیان کە چارەسەر کرد دوایی لەگەر بەشی سوننە لە عێراقدا ئەو کاتە دەکرێت کورد لە ئەنگری ئەو لایەنە بکە کە زۆرینەی زۆری ماڵی شیعە پێک دێنی بۆ پێکهێنانی حکوومەتی عێراقی ئایندە. کاک نازم، پێکنەهێنانی حکوومەت و ڕازی نەبوون بە دەرئەنجامی هەڵبژاردنەکانی
ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بە پێشوەختە ناسێنرا هیچ کاریگەریەکی هەیە لەسەر ئێران لەسەر سیاسەتی دەرەوەی ئێران؟ ببوورە مەبەست پێک نەهێنا؟ بەڵێ بڵێ پێک نەهێنان یا دواکەوتنی بەڵێ دیارە بە هەموو شێوازێک بە هەموو شێوازێک ناتەبایی کە ببێتە هۆکارێک بۆ پێک نەهێنانی حکوومەتی عێراقی ئایدا ڕنگدانەوەی دەبێت چونکە ئەمن و ئاسایشی ئێران و ئەمن و ئاسایشی عێراق پێکەوە بەسراوەوە لە کاتێکە کێشە و گرف بهاوە ئەبینین لە کارێکی قێزەونا کە دەیانەویست با بڵێن مستەفا کاظمی تیرۆر بکەن کۆماری ئیسلامی ئێرانی هاتە دەنگ وەزارەکانی پێشش هەروەها بۆیە بە بڕوای من هەتا زووتر حکوومەتی عێراقی پێک بێ دڵنیایی لای کۆماری ئیسلامی ئێرانی زیاتر دەبێت لە بوونی ئەمن و ئاسایش و هەروەها تەبایی و حکوومەتێکی مستەقەر کە بتوانێت عێراق بەڕێوە بەرێ. کاک نازم ئەو سەردانەی ئیسماعیل قائانی بە پێی سەرچاوەکانی هەواڵ لە ئێران کە باسەکرێت تەنها شیعە و کوردی بینیوە یان سوننەکانیشی بینیوە؟ من پێم وایە هەمووی بینیون ممکنە جگە لە شیعە و سوننە وەکو کورد وەکو هینەک وەکو ڕێکخراوی سیاسی ویاخود وەکو بەشداربوو لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی کەسایەتیەکانیشیان هەردیون. باشە بە پێی خوێندنەوەکانت کاک نازم ئەگەر هاتوو هەندێک لایەن وەکو باسییانە کرد ڕازی نەبوون بە ئەنجامی هەڵبژاردنەکان و کاردانەوەی تریان هەبوو. یعنی ئێران ئەتوانێت چ ڕۆڵەیەک بگێڕێت چۆن ئەتوانێت زەخت لە لایەنەکانی عێراق وەکو چۆن ئێستا سەردانی کردوون جاریشکە کەسیش کە بنێرێت و وایان لێکە قایل بن بە ئەنجامی هەڵبژاردنەکان بە چ شێوازێک ئەتوانێم کارە بکات؟ من پێم وایە زووە بڕیار لەوەی بدەین ئەگەر ڕێک نەکەوت کە من بە دڵنیاییەوە بە پێی و ئەزمونەی هەمانە لە عێراق و لە پەیوەندەکان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە هەمیشە لە کۆتا کاتدا توانیویانە ڕێک بکەون بە ناوی زۆرنە چونکە ئێستاکە ئەم پێشبینیە دەکرێت کە کۆماری ئیسلامی ئێرانیش بە پێی ئەو دەنگۆیانەی کە هەیە یا ئەو سەرچاوانەی کە هەیە تاکیدیان کردوێتەوە کە پێویستە هەموو لایەنەکان بەو ئەنجامانە ڕازی بن نەک ڕازی بن بە ئەندازەی کورسیەکانی خۆیان بەڵکو بە ئەندازەی بوون و تەسیریان لەسەر ساحەکە واتە دەگەڕێتەوە بۆ سازان و بۆ ڕێککەوتن کە من پێم وایە ئەگەر ڕێگای ڕێککەوتنیان کرد ینی سازانیان کرد هەمویان دەتوانن حکوومەتی ئایندی عێراقی پێک بێنن ئەگەر بەراوردیش بکەین لە بینی ئەو لایەنە سیاسیانەی کە حسابەکتێن لەسەر ئێران سەرکردەکانی ئەوان ژمارەیان زیاتر لەو سەرکردانەی کە لە بەرەی بەرامبەر حساب دەکرێت یعنی سیر بکە ئاغای مالیک جەنابی مالکی جەنابی عادی عامری جەنابی حەکیم جەنابی عەبادی ئەوانە هەمویان حساب ئەکرێن لەسەر ئەو لایەنەی کە بەلایەنی دۆستی ئێران حساب دەکەن لایەنەکانیشی ئەوی تریش بە بێلایەن و یاخود بەلایەنی بەشەکەی تر حساب دەکرێت من بە بڕوای من ئەو هەویرە ئاوی زۆر دەوێت چێشمی زۆر تێدایە جا وەک گوتنی زوو تەواوبێ یادرەنگ بەڕام ماندیبوون و هیلاچی ئەوێ و ئەو دەستێوەردانەی کە بتەوێ نەتەوێ هەبووە چ لەلایەن وڵاتانی دژبەیەک چ لەلایەن وڵاتانی ناوچەکە لە ئاخیری ئەبێ ڕێککەون لەسەرەوەی عێراق چه حکوومەتێک بۆ خۆی پێک بهێنێ کە بەشیشی دەگەڕێتەوە سەر عێراقی خۆی چونکە عێراقیش ئەگەر خۆی ئەو ئامادەیی نەبوو بۆ خۆی کێشەکانی خۆی چارەسەر بکە ئەو کاتە دەستەکانی دەرەوە زیاتر دەستەخەنە ناو هەناوی لایەنەکان و بە پێی ئەو دەسەڵاتانەی هەیەە زەختەکانی خۆیان زیاد دەکەن بۆ ئەوی کە ڕازی بن بەو ئەنجامە بەڵام هەموو پەیامەکان لە دەوروبەری ئەوەیە کە پێویستە بۆ چارەسەری کێشەکان بە ئەنجامەکە ڕازی بن بەڵام بە سازان حکوومەت پێک بێنن نەک لە سەبنەمای زۆرینە و کەمینە. نازم دەباغ نوێنەری حکوومەتی هەرێم لە تاران ڕاستە و خۆ لە تارانەوە میوانی هەواڵەکانی کاتژمێر دوو بوویت سپاس بۆ ئەمەدەبوونیت.